ئایا تۆ شایستەی ئەوەی بەدەستی ڕاستت کتاب و نامەی کردەوەکانت وەرگری بڕۆی بۆ بەهەشت، یا شایستەی ئەوەی بەدەستی چەپ یا لە پشتەوە وەریگری بۆ ناو جەهەنەم بڕۆی. ها چەندی ناڕەحەتی لە پێشمانەوەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی من دەیزانم دەربارەی قەبر و قیامەت، ئەگەر ئێوە بیزانن کەم پێ دەکەن بە زۆر دەگرین، گریانتان زۆر دەبێ، بەڵێ زۆر دەگرین، دەی بڕیا لەسەر تۆ درێ بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم، پەنا بخوای ئەمە موقیفەکانە. خوای گەورە دەفەرمێ فەئەما من ئوتیە کتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا وينقلب إلى أهله مسرورا. ئەوەی بەدەستی ڕاستی نامەی کردەوەکانی وەرگرێت کە براوە و سەربەرز و سەرفرازە، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی، ئەو کەسە محاسبەیەکی سووک دەکرێ، زۆر سووک، ڕزگاری دەبێت، بە دڵخۆشی دەگەڕێتەوە ناو کە سوکارەکەی خۆی کە لە قیامەتە لە بەهەشتە. بەڵام دەفەرمێ وأما من أوتي كتابه وراء ظهره فسوف يدعو ثبورا ويصلى سعيرا. ئەوەی بەدەستی چەپی یا لە پشتەوە کتابەکەی وەرگرێ، بەدەستی چەپ یا لە پشتەوە وەریگرێ، لە ئایترا باس کراوە، ئەوە پەنا بەخوا چی دەکات؟ فسوف يدعو ثبورا، داوا ئەکات دەڵێ خوایە لە ناوم بەرە، خوایە بمکوژە، خوایە بمکوژە، لە ناوم بەرە، و ئەڕاتە ناو ئاگری جەهەنمەوە. تەواو یا لەیتەنی لەم ئوتە کتابیە. ئەوەی بەدەستی چەپ وەریگرێ دەڵێ خۆزگایە کتابم هەر وەرنەگرتایە، وەرنەگرتایە، چونکە من مەسیرم دیاری کرا، سەرنجامم دیاری کرا بۆ ناو جەهەنم. ئەمە موقیفێکی زۆر ترسناکە بەڕاستی. پێویستە خۆتی بۆ ئامادەکەی. ئیبلیس پێت نەڵێ دڵت پاک بێ و تەواو، ئەوە قسەی ئیبلیسە، قسەی خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێچەوانەیە، دەبێ خۆتی بۆ ئامادەکەی بە عیبادەت و بە چاکە، بۆی نامەکانت بەدەستی ڕاستت وەرگری، چونکە ئەگەر خوا مناقەشەت لەگەڵا بکات تیا ئەچیت، دەیت بەردەوام بڵێ اللهم یەمین کتابی، خوایە بەدەستی ڕاستم نامەی کردەوەکانم وەرگرم، چونکە بۆ بەهەشت ئەڕۆی، کەواتە مەرحەلە بە مەرحەلە تۆ تاقی دەکرێتەوە.